داکو ئەمڕۆ هەیەکە بهتر بخنە سەر کێشە زبلخانە ڕۆدکۆ مەیزن چ دوو چوون چێ بووە چ پێش بەچوون دەوێ دۆسەی دەچێەوە بەرە خۆتمەجەم وڵاتیە کورد بەژارە قامشلۆ دەلیل علی کاک دەلیل دەمباش بەریا دەمەکێ هەمان دیسە هەفتیتن ملگەلتە کردەوە خوا مانگرتنە ئەنجامدا بووەڕێ لە پێشیا ئەو بارهەگرن زبلخانێ تا بێژن وەگرتبوون داکو چارەیەکەش زبلخانە ڕۆد کۆرە بین گەلۆ ژوێ ڕۆژێ بە حتاوەکەی ڕۆژ پێش بەچوون چێبوونە کەرەمکە دەم باش و سلااو بۆتەوە بۆ گۆداری ئاپتیڤ گەلک سپاس پەردیوە بەری هەفتەیەکێ مە سەکناندن فێتر و مە عەرەبەی شارەداری سەکناندن و تەواصل بدوێت بڕۆژێک نوکا مەڕەکردن و جivînek danîn gerek îniye ba evalek kadro bû xwedî qerar ser şaredariya çar sekiniye êreza hevayî ênê em pê rişexilîn etîzara xwe xwast tu ez misafirim heta ez digerim zahid dîjem ke millet ke eşxas min nabî dengirê hêliye de me gotiye mirs îja hela zibilxana rôdkosanê dixwazin em تغییرا شارەداریە تێری دخوازن ئەم زپێ دخوازن ئەم کاک دەلیل گوهارتنا شارەداریە باژێربانیە بێژن ینی ئەو باژێربانی یەک داخوازی وەنژینها ژبلی چارەسەرکردنا کێشا ڕۆدکۆ گوهارتنا شارەداریە یان گۆ باژێربانیەیە ینی ئەو باژێربانی نەب هەڵبژاردن هاتیە کار ناکەش بۆی خەڵکی برا ئەوەیە یەک ئادیا کۆمیناتێ نەی زێرەکێ ئەف زێدی دەهمە هێواناکێ چکاوانە خەلاص بووی زادن و خدمەتا ملت ناکە ئەڤایا یەک ژێم دۆزاوێژی دکەن و شارەدەریە دکەن و تشنی بچووک هەنە دەهێریە دە مۆبای ئەم پێرایە کەهرەبەیە ئێزەکێیە گەلێک مەوادێ سەرن ملت نەما قبول دکێ و قەلەکی ئەم کە ئاتا مەخەدای هەبوو ئەمێ vê meselê çareser bikin inşallah ئەمێ بەردەوام باشە کاک دەلیل زەها بەرە خۆت مەجەم بمرە بمێنە خانم حیات قلجۆ ئەندامان نەڤیزگەها ژن و زارۆکتیە نەکەسەیە وژی باژارە قامشتۆ بمرە خانم حیات دەمباش یەک ژێ کێشەیەن هەری سەرەکایەک و خزمەتگوزاریت نابا باژێردا و زبلخانە ڕۆدکۆ بوو کاک دەلیل ڕۆناهی خستە سەردا لێ کێشەکە دنجی هەیە کوێنێن هاوەرنە سەر ئاکرانێ تایبەت جاکەرە ژات نەشاندن یعنی جادەیەن باژارێ قامشتۆ گەلێک خراپن خەڵک کوێ زستانێ بە چ ڕەنگی ژیان تێ دەبکێت چوون و هاتنێ دوا دەبکێ یعنی ئەv کێشەش بە چ نایەنە چارەسەرکردن لە گۆری زانیناتە و زانیاری ئەنجەمتە دەستپێکێ سپاس ji qenat qar kirig û ronahiyê di divan mijarên giring ev mijarê ku gelek spas muanata millet wekî berdewam jê ev çareserkirina van riyên nav bajêr û ji dervî bajêr jî bi rastî gelekî rê xerab bûne evana şaredariyetên xwestin û gerek di kêmanî hema di dema vê karantînê de di dema vê hezerê de wextê qedexeya çûn û hatnê hebû gerek çarek bihata dîtin ji van riya re bandora wê gelekî heye li ser çûn û hatna zarokal dibistanê li ser çûn û hatna trompêla gelek حوادثê çûn û hatnê çêdib seba van riya em bihêvîne em karibin dengê xwe bigînin van kesê got berpirsiyar got çarekê bibînin ji vê kêşeyê xelk xanim heyat xelk bixwe yanî serdanava nake daxwazin nake ku çareke ji warê re bibînin werin ew şaredariya wan behs dikin yanî çareseriyeke ji warê re bînin ne ew kêşeya herî mezna jî demekî de ku çêkirinawa jî gelek bi asanî têkin yanî ji ber çi halotene piştguhxistin mamosta bi rastî wek vê têkiliyê me wek vê rûbirû û rasterast bi hev re tune lê em dibihîzin got gelek xelk ihtirabê diqedimînin gelek xelk ji wan re nama dişînin got çarekê bibînin lê ti bersivê wilo berçavhîn nehatine qetekê li vê dekê çê dikin qetekê li vê de çêtin şareekê li vê de pîne dikin lê wek bê çareseriya yektir hîn me nedîtiye ne bersiv hatiye û ne çêkirin باشە کاک دەلیل ئەزێ بەرە خۆت مەجەمتەژی
جبلی زبلخانه رودکو کێشا جادا ژێ هەر هەمان و ملگەل خانم حیات گوتو بێشکرد یعنی هون وەگە خەلکێ باژارێ قامشتۆ ئەف جادەیەن خراپ و ئالیەن پەیوەندیداریان پێدێرەوە گوتوبێژی نەکردنەوە نەگوتێت جادە بیرەنگینە شوفێر خۆدانێت تەکسیا خۆدانێت ئۆتۆمبیل و سیارە ئەو چت بێژن چاوە لەگەر باڕیان تەعاملێتکەن بتایبەتی ڕێنجی کودنابان مالان دەسە بە زوستانە باران و بەرێ ڕەوش بچرەنگی لێتێ برا ڕەو بڵێنگێکی نەباشتێ جادە گەلێکی نەباشتێ و ئەم کە ملەت ئەم نەما دخوازن بۆ شارەدەری بکەین ئەم دخوازن شارەدەری پێ گۆهەرکردن ملەت مەبستێ خۆی شارەدەریەکی دیە ما گۆتوانە مەگۆ شارەداری یا فسادی داکەتیە یا جەهلێت داکەتیە تشتێکی سەر عەردێ ناکێ نەمەوضوعێ شارعازر بکەن نه تار نجی 8000 ماش دیدنه حدیقات تنهی نجیه کی زاروکا یعنی تشت گوبیرن باجار خوش ببی بچکی بار علم سرک ببن وضع نانه دید واجب خوش آقا ایرانا باشە ئەو کەسێن سەر بە شارەداریان بە یعنی دنابە بە واتاخاندا هەنە کۆمین کارێوا چییە؟ نکارن ویدەنگی بگهێنن یانجی ئەوژی پشتگوێتێخە کۆمین یەکژێ من جوابن ملەترن طبعا نەگەشت و ئەوێ کەسێ بۆ دۆژی دیکەی بگەڵی هێمان ناڵکن ملەت داوا بۆ ئەوێ ئەوژی بەردۆزێ بگەیان داڕدن و عادت وا حتا کۆمینات جیو مداوانا خلاص بویه ده ما همه بگوهرن همه کسی گوهم بخوازم نگه خوبی دینه بلکی امن عمل جاغد واده هده یعنی حالیا نکسته خوش واش کتی باشا کاک دلیل خانم حیات پرسە هەری گرنگ دێبردا حتا کەنگێ ڕۆژاوی بیاوای بەردەوام بێ بێک و چارەسەری ژێوان کێشێن خزمەتگوزاری لەوەرە دیتن براستي وقت أنا أني زمان جي أو كشيء أو دخان ودو جيج روتو درد كذا وأب ريجن وقت خرابوي وأب أصلا جيج خلد بينند تأمين غازي ومازوتي ونان وبانش تادي أبانا كشتين قصدين شكسي قوة كريد الصلاة كسي قوة دايبر بحمام مؤسسات وان بلدي بج تنظيم بج اف ديار داغ بهابونا بان مواد وحر دكانك الكورة تسعير مواد دافين افهمو جوان تخصن كسي فكرية الصلاة افهمي جوان تخصن شاوة خانم حياة بس دقاقة فردتا دكان اسعار نرخاب كيف اخذن يعني لجنة مراقبة چاودێری کردنێنینەک و حدەکی ژوارە دەینێ مامۆستا ئەم هیزن گۆ وەک بێ دەردەکەون لێ یەک لەڤالی نابێ یعنی وەک دەبێ مەسحەک هەبێژ تەڤایا سوکێڕێ ئەڤ نرخی دۆلار وەختی دادەکەوێت چما ئەسعارێ مەوا داولۆ بلند دمینە دەبێ مراقبەک خۆشک هەبێت لە سەروان بازرگانیان بۆ هەر کەسێک و جبا خوا قوینا خەلکێ دەمێژە بڕاستی ملەت هەنێ دەبێ ضحیاوی دشتی قال لك يعني قال لك هند دبن خيزا هجاريه دنا كسن هنجو على كاريشوان رناي كسيوان ناشغلن يعني براستي وضعتي قال لك يالوز باشا كاك دليل يكج تشتنول باشاري قامشلو دانا نانجي بو بطاقه ذكيه كارتين زيرك اگرتش علي خبر رونهي بقيسر داني عائلك مالباتك حفت كسي هبن باب دي زاروك يعني وشا كاربين ناني خابستني وشنان جيرة درتكبن وغازي كواجي بو بطاقة ذكية دهيبه ده چند قنينة غازي درتكبن قالوا راسته هنا بردستن تمام يا غازي ومازوت به هي وعلم درتكبن وكونين جريانجي كوجبو نكوت خابستني نمجواب دخلين بس انا يعني براستي قال كومين اجي رفض كر وملت بشكل عام شكل قطاع اذا رفض بك ناني يعني يرو ابسط حقوق ينيجو زهرن ببطاقه ذكيه بتكون وتشكي محدد به وتشكي شروط سرمدي اكيد ولا تنام يعني تشاول والله هي تقراتي درنكتي
الگوری کو اشاعتنا هدنا بلاب کرن کو لهناك تاخ چه بوا چند ناندرت کبن يعني گوتا گوت درست نبوا بحثا هرگولیه نکرنا ما مست الجمع از مطلع مسر قرار جمع هي ناقصنا بل هنا نقاش بكند بينهم برقه باشا جالكس باس جبوي كاك الدليل علي كتب مرة ميروا جالكس باس بوي خانم حياة قد جوك ونهردو جيب مرة جالكس باس